سەرنجتان بۆ چەند هەواڵێک ڕاکێشم، بەڵام دوو لەو هەواڵانە چیرۆکە هەواڵی سەرنج ڕاکێشن لە کۆیە برایەک بۆ تا گۆچان بۆ برا نابیناکەی لە خەلانیش دارێک هەیە دوو ڕەنگە، ئەمە بە دارێکی دەگمەن ناوزە دەکرێت. سڵاوتان لێبێت. لە خۆڕان نەوتراوە برا لە پشت برابێت مەگەر قەزا لە لای خوددا بێت. ئەمە ڕێک بۆ چیرۆکی هێندرێن و شێروان ڕاستە. دوو بران لە قەزای کۆیە. شێروان 20 ساڵە و بینایی لەدەستداوە، بەڵام هەندرێن بووەتە گۆچان و بینایی بۆ شێروان گەڕاندۆتەوە. هەموو ڕۆژێک دەستی ئەگرێت وەی باتە بازار. 20 ساڵ لەمەوبەر شێروان حەسەن کە کاسبکارێکی بازاری کۆیە بووە، بەهۆی توشبوون بە سەرئێشەیەکی تون بینایی چاوەکانی لەدەسەدات، بەڵام هەندرێنی برای لێ ناگەڕێ لە ژیان بکەوێت و بۆی دەبێتە بینایی و گۆچانی دەستی. ڕێباز بایس کاسبکارێکی بازارەکەی و ئاگای لە ورد و درشتی ژیانی ئەو دووبرایە بە 1964 ورد ئەو دووبرایە بوونەتە نمونەی برایەتی ڕاستەقینە. هەموو ڕۆژێک پێکەوە دێنە بازار و خەڵکیش زۆر خۆشیان دەوێن. گرتە ڤیددیۆیەک کە گریانی ژمارەیە قوتابی منداڵە بۆ مامۆستاکەیان لە قوتابخانەیەکی هەولێر لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆتە باس و خواس و کاردانەوەی زۆری دروست کردووە. مامۆستاکە ئەڵێت ئەمە فەیک نەبوو، هەست و سۆزی ڕاستەقینەی قوتابیەکان بوو. ڕێمان فەرهاد مامۆستای زمانی ئینگلیزیە لە قوتابخانەی بانی ناحوکمی قوتابیەکان لە دوا ڕۆژی دەوامی ئەم ساڵ بۆی گریان. ئەو بۆ 1964 قسەی کردووە وەڵێت دڵسۆزیم بۆ پیشەکەم هۆکارێکە بۆ ئەو هەموو هەست و سۆزەی قوتابیەکان کە بۆ من هەیەە. هەمیشە وەک خوشک و برای خۆم دەیان بینم. دەشڵێت ئەو گریانەی تۆمار کرا شتێکی ڕاستەقی نەبوو، فەیک نەبوو. هەر بۆ منیش نا، بەڵکو دەڵێت بۆ مامۆستای دیکەش بەم شێوەیە قوتابیان گریاون و خۆشەویستی خۆیان دەربڕیوە، بەڵام ئەو دیمەنانەی من بڵاو بۆتەوە. مامۆستا ڕێمان ئەڵێت یەکێ لە قوتابیەکانم نەشتەرگەری بۆ کرابوو، ڕۆژانە پەیوەندی پێوە ئەکردم و باسی ڕۆژەکەی ئەکرد. دوێنێ بینیم سەیرم کرد کە دەگری، منیش خۆم پێ نەگیرا و ئیتر ئەوانی تریش دەستیان بەگریان کرد. چ لەوە خۆشترە زێڕنگرێکی بە ئەزمون و خواپێدا و بیت و لە هەمان کاتیشدا خۆشنووس و هونەرمەندێکی دەستڕەنجین بیت. تابلۆیەک بە زێر نەخشێنرابێ و کەسێکی وا دروستی کردبێ، بڵێ تابلۆیەک دەربچێت. مامۆستا یحیا ئەربێلی شارەزایەکی باشی لە هەردوو بوارەکەدا هەیە، هەردوو هونەرەکەی تێکەڵ کردووە و چەند تابلۆیەکی بەزێ ڕووزی و ئەلماس نەخشاندووە و لە ژووری بازرگانی هەولێریش نمایشی کردوون. مامۆستا یحیا بە 1964 ورد گرانترین تابلۆ نزیکەی 3 مەتر گەورەیە و بایی 5 دەفتەر دۆلار واتە 50,000 دۆلارە و تابلۆی هەرزانیشیان تایە. تابلۆکانی دەستکردن و هیچ ئامێرێکی پێشکەوتووی بۆ دروستکردنیان تیادا بەکار نەهێنراوە. ناونیشانی ئاشتی و پێکەوە ژیانێشی بۆ تابلۆکانی داناوە. ئێستاش پیشەنگاکەی کردوتەوە و بە سێ زمانی کوردی و عەرەبی و تورکی دەقی ناو تابلۆکانی نووسیوە. لە گوندی خەلانی سەر بە قەزای خەلیفان داربەڕوویەکی دووڕەنگ بۆ تەجێی سەرنجی خەڵکو و گەڵاکەشی بۆ چارەسەری نەخۆشی بەکارەهێنرێت. بەڕوەکە تەمەنی زیاتر لە 100 ساڵە بێت و لەوەتەی هەیە بەم شێوەیە نیوەی دارەکەی ڕەنجی گەڵاکەی سەوزێکی تۆخ و نیوەکەی دیکەشی سەوزێکی کاڵام. حاجی جەواد خەلانی 50 ساڵە لەو گوندەیە و لەبارەی ئەو دارەوە قسەی بۆ 1964 کردووە وەڵێت لە بابوو با پیرانمەوە جێی لێ بووە کە ئەم دارە هەروە بووە. دارەکە یەک قاپە، بەڵام لەسەرەوە دەبێت بە دوو ڕەنگ. سروشتی دارەکە هەروایە و تربە نەکراوە. لە هیچ شوێنێک داری ئاوا دوو ڕەنگ بوونی نییە. ئەمە جیاوازە و سەرنج ڕاکێشە. وەک باسی ئەکات بەشی گەڵا سەوزە کاڵەکەی بۆ نەخۆشی زەرتک بەکارهێنرێت و چارەسەری نەخۆشیەکە ئەکات. بەردەوام خەڵک لە شوێنەکانی دیکەی کوردستان سەردانی ئەکەن بۆ بینینی دارەکە. ئەم دارە بۆ خەڵکی گوند بۆتە ڕەمزێک و خۆشەویستێکی تایبەتیان هەیە بۆ ئەم دارەیان. بە هەمویان دەیانەوێت پارێزگاری لە دارە جیاوازەکە بکەن و لە فەوتانیش ڕزگاری بکەن. بەرەجەژنی قوربانە و ساڵانە ئەوەمان بەرچاوەکەوێت کە خەڵک بە ناوی ژینگە پارێزی لە دەرگای ماڵان ئەدەن بۆ ئەوەی جەژنانەیان پێ بدرێت. ئەم ساڵ شارەوانیەکان شارەوانی هەولێر بە تایبەتیش ئاگاداری هاوڵاتیانی کردوتەوە کە لە خۆیانەوە هیچ جەژنانەیەک بە ئەو جۆرە کەسانە نەدەن. دیارە خەڵکانی تر هەن بە ناوی ژینگە پارێزی ئەچن لە دەرگای ماڵان ئەدەن بۆ کۆکردنەوەی
پارە و بەناوی جەژنانەش بەڵام شارەوانی هەولێر ئاگاداری هاوڵاتیانی کردوتەوە کە ئەو کەسانەی حەقی ئەو جەژنانەیان هەیە نەک بڵێ حەقی ئەو جەژنانەیان هەیە چونکە ئەڵێ ئارەزوومەندن لەوەی کە جەژنانیان پێ بدەن یاخودنا ئەڵێ ئەو کەسانن کە لە پشتی ئۆتۆمبیلەکانی کۆکردنەوەی زبڵ و خاشاکن ئەوانە ژینگە پارێزە ڕاستەقینەکەن و ئەتوانن ئەگەر بتانەوێن هاوکاریان بکەن. دیارە لە پەنای ئەوە خەڵکانی سوالکەر هەن یان خەڵکانی دیکە هەن بە ناوی ژینگە پارێزی ئەچنە کۆڵانەکان و لە دەرگای ماڵان ئەدەن و بە فرت و فێڵ پارە کۆ ئەکەنەوە. ئەو کێشەیە تەنیا لە هەولێر نییە بەڵکو لە شارەکانی دیکەش هەیە خەڵک ئەو دەرفەتە ئەخۆزێتەوە چونکە بەرە جەژنە و خەڵکیش ینی بە شێوەیەکی گشتی لە کاتی بەرە جەژنان و ئەوانی تۆزێک میهرەبانیان هەیە هاوکاری ئەو جۆرە خەڵکانە ئەکرێت بەڵام شارەوانی ئەڵێت ئاگاداری ئەو کەسانە بن هەموو ئەو کەسانێک کە لە دەرگاکانتان ئەدەن خەڵکانی هیلاک و ماندوونە ناس و ژینگە پارێزنی. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ ئێوە.